پرۆسەی خوێندن لە ئێستادا دەستی پێ کردووە تەنها قوتابیانی پۆلی 1 و 2 سەرەتایی دەستنە قوتابخانەکان بڵێوانە دەخوێنن، هەروەها پۆلی 12 ئامادەیش وەکو هاوشەوەی ناوچەکانی تری هەرێمی کوردستان بڵێن خوێندن لە پۆلەکانیان نەخوێن، بەڵام ئەو قوتابیانی ترکەوە بە ئۆنلاین وانەکانیان نەخوێنن. ئەمە وای کردووەکەوە ئەم قوتابیانە تووشی گرفت ببن، زۆرێک لە قوتابیەکان بڵێن پێداویستیەکانیان نییە. مەشوای کردووەکەوە بارگرانیەکی زۆر و قورس بۆ کەسوکاری ئەم قوتابیانە دروست ببێتن کەواوانە بخوێنن و مۆبایل یاخود ئایپاد بکڕن سەرڕایان بەش دیارە قوتابیان لەوانەکانیشدا لە خوێندنیشدا گرفتیان هەیە کەوا ڕەنگە بە شێوەیەکی وە لەوانەکانیان نەگەن. من بۆ زانیاری زیاتر وەقسەکردن لەسەر ئەم بابەتە ئەچمە لای مامۆستا مسلیم ڕایەتی بەرپرسی لە قیسۆران یەکێتی مامۆستایانی کوردستان. مامۆستا سڵاوتان لێ بێتن، پرۆسەی خوێندن بەگشتی لە سۆران چۆن بەڕێوەبردرێت؟ ناوی خۆی بەشەی میهرەبان، سڵاو لە ئێوە لە بینانی خۆشەویستی کەناڵی پەیامیش. سەبارەت بە پرۆسەی خوێندن ئەم ساڵ کە حکوومەتی هەرێمی کوردستان بەو شێوە بڕیاریدایە، بەڕاستی ئێمە هەر لە سەرەتا وەکو شەمەسانی کوردستان ڕامانگەیان کە ئەم شێوازەی خوێندن شێوازێکی زۆر مەترسیدارە کە خوێندن بەرەو نەمان ئەبا نەک بەرەو پێش بباتن، بەتایبەت شێوازی ئەلیکترۆنی یان ئۆنلاینە. ئەوە هەم لە ڕووی اقتصادیەوە ئەرکێکی قورسی دروست کردیە، هەم لە ڕووی ئەرک و تزامەتشەوە لە ماڵەکان چێشێکی قوڵی نایتەوە. بۆ نمونە ئەو منتیقی ئێمە کە منتیقێکی تایبەت منتیقی شاخاوی زۆرە کە دێهاتی زۆری بەسەرەوەیە کە تایبەشی زۆر لە گوندەکان ئەخوێندن، زۆر شوێن هەیە کە بەداخەوە ئینتەرنێتیشی لێ نییە، زۆربەی ماڵەکان کە هەژارن، خەڵکی لە کەم دەرامەتە، دەستکورتە، فەلاحە، ناتوانێت ینی ئامێری زیرەک دابین بکات و ناتوانێت مەسەفیان ئینتەرنێتەکەش بکاتن. ئەمە بە نمونە دوێنێ پەیوەندیم کرد بە یەکێک لە کۆمپانیەکانی ئینتەرنێت، وتم ئەگەر بمانەوێت خەتێک ڕابکێشین ئێستا لەو کاتەدا کەی دەتوانن بۆمان بەستن. وتی مامۆستا دوای 12 ڕۆژی دیکە 500 ماڵ لە پێش تۆ سڕی گرتووە کە شەبەکەی ئینتەرنێتیان بۆ بەستین. من بیرم لەوە کردەوە ئەو 500 ماڵە ئەگەر هەر ماڵی 2 نەفەری تێدا بێت، ینی 2 قوتابی تێدا بێت، ینی 1000 قوتابی لەسەدا ئینتەرنێتە. ئەم تاوان دو ئەکەون بۆیان ناخوێندن. کەواتە ئێمە هەر سەرتاوە زانیمان کە مەسەلەی پرۆسەی خوێندن بەو شێوازە بەڕاستی خوێندن ئەباتە لێواری مەرگ، زۆر خەتەردارە. قوتابی نەفێری علمەکە ئەبێت، نەفێری پەروەردەکەش ئەبێت. بۆیە حکومەت ئەگەر خەمخۆری ئەم قضیە بێت بەڕاستی ئەبێت بەجددی خەم لە پرۆسەی پەروەردە بخوات، چونکە پرۆسەی پەروەردە کەتی پەروەردە بەردی بناغی هەموو گەلانێکە. ئەگە پەروەردە هەرز بێنێت کۆمەڵگە بەرەو پاش ئەچێت. بەداخەوە حکومەتی هەرێم زۆر بێباکانە، ینی خەمخۆری ئەم قضیە نەبوو، چۆن بۆ هەموو کەتەکانی دیکە پرۆسەکانی دیکە خەمخۆر نەبوو، خەمسارد بوو، گوێ پێ نەدا، گوێی بە پرۆژەیەکی ماسانی کوردستانیش نەدا، وەکو پێویست سۆری نەگرت، هەر ئەوەی کە خۆی پێی باش بوو ئەوەی ڕاگەیان. ئێستا ئەمە بینین ئەوەی متابعەم کردەوە قوتابیانێکی زۆر لە ئێستادا نەیانتوانێت بستنە ناو خوێندنی ئەلیکترۆنیەوە، نەبوو وەکو پێویست قوتابیەکە ناتوانێت بەکاری بینیت. ئەو ئەرکێکی قورسی لە ڕووی داراییەوە دروست کردی، لە ڕووی ئەرک و جەمەش لە ماڵەوە شێشی بۆ ماڵەوەش دروست کردی. کاریگەرە نەرێنیەکانی بڵین ئەم جۆرە خوێندنە چی ئەبێتن لە داهاتوودا؟ لە داهاتوو یەکێکە قوتابی فێری تەبەن خوێندنی ئەلیکترۆنی یاخود بن ئۆنلاین نووسینی تێدا نییە. نووسین تێدا قوتابی لە نووسین دوور ئەکرێتەوە کە نووسین بنەمایەکی زۆر گرنگە لە مەسەلەی پەروەردە و فێرکردندا. لێ پێچینەوە و متابعە نییە، هەڵسەنگاندنی قوتابی نییە. قوتابێک ڕۆژانە مامۆستا نەبێنێت بەروەڕوو لەگەڵ دانیشێت پرسیاری نەکات. لە قوتابیەکم پرسی کە ئێستا داخلی ئۆنلاین بۆ گوتم چۆن دەیبینی؟ گوتم مامۆستا گوێم لە دەرسێک دەرسەکان گرتووە، پرسیارێکم بۆ دروست بۆ تا ئێستا ناتوانم پرسیارەکان ئاڕاسی مامۆستا بکەم. ئەو پرسیارانە بە فەراغی ئەمێنەوە ناوناخی قوتابی دەیانەوە وەڵامەکە وەربگرن. خۆی لە خۆدا کێشەی بۆ پەروەردە دروست کرد، نەک بڵێ کێشەی پەرە چارەسەر بکات. ئەوەی حکومەتی هەرێم کردی پێم وایە لە دڵسۆزی نەبوو، بەڵکو ویستی ئەرچی سەرشانی خۆتۆ سووک کات، بەو شێوەیە برێتێک ئێستا قوتابیەکان پەیڕەوی ئەکەن، بەداخەوە کە ئەوەش شێوەشی سەرکەوتوو نییە. لە ناو پۆلیسدا بە هەمان شێوەی کە ئێستا ئەکرێت ئەویش بە هەمان شێوە وەکو پێویست خوی پێ نادرێت. سواز بۆ بەڕێز مامۆستا مسلیم ڕایەتی بەرپرسی لە قوتابیان یەکێتی مامۆستایانی کوردستان. بەڵێ شەیداخان، وەکو مامۆستا ئاماژەی پێدا دیارە قوتابیان تووشی گرفتێکی زۆر بوون خۆی خوێندنی ئەلیکترۆنیەوە. جیاواز لەمە ئەمە زۆر سپاس بۆ پەیامنێرمان ئازاد و مەراوەی، سپاس کە ڕاستەخۆ لە سۆرانەوە لەگەڵمان بووی، سپاس بۆ زانیاریەکان. بەڵێ عەزیزان، تەوەری دووەمی پرۆگرامی ئەمڕۆمان تایبەتە بە ڕۆژی جیهانی